بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی مەودای ئەم ڕەماندا قسە لەسەر مەترسیە زانستیەکانی لە ناوچوونی زمانی کوردی بکەین دەپرسین ئایا زمان بۆ خۆی تایبەتمەندی هەیە یا کۆمەڵی خصوصیاتێ لە زماندا هەیە بۆ پارێزگاریکردنی تا چەند زمانی کوردی هێزی مانە و پاراستنی هەیە بە تایبەتی لە سەردەمی بێدەوڵەتیدا ئایا زمانی زانست یاخود زمانی خوێندن پێویستە زمانی کوردی بێ زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە جوود زمانی یاخود زانینی زمانی دیکە زمانەکەی خۆت لەبیر دەباتەوە تا چەند ئەمە بیرکردنەوەیکی زانستیە یاخود تا چەند ئەمە لۆژیک لە پشتیوەیەتی ئایا سیاسەتی حکوومەت و استراتیژیەتی سیاسی حکوومەت لە پشتی پاراستنی زمانەوەیە تا چەند زمان دات ئەبڕێ لە کەلتور و فەرهەنگی ڕابردوو ئەگەر بەردەوام بێ ئەو زمانە کەلتور زیندووە ئەو زمانەش دا ببڕێ لی لە کەلتوری ڕابردوو دادەبڕێت ئەمانە کۆمەڵێتەوە و باسی سەرەکی بەرنامەی مەودای ئەمڕۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆرە شیلان عومەر توێژەر لە زانستی زماندا مامۆستا عەبدولکەریم شێخانی نووسەر سوپاسانەکەم بەخێبێن بۆ ئەم بەرنامەیە باسی جناب دەکەین مەودە الفەتەی بۆتان ڕخسانی دکتۆرە شیلان زمان بۆ خۆی تایبەتمەندی خصوصیەکانی زمان چییە؟ سەرەتا پێشوی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە 21 دوو ڕۆژی زمانی دایکە لە سەرتاسەری جیهانە کە نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوی یونسکۆ ئەو ڕۆژەی داناوە بۆ پیرۆزکردن و بەبەهاکردنی زمانی دایک لای هەموو نەتەوەیەک بۆیە لێرەوە پیرۆزبایی لە هەموو کورد زمانێکەکەم کە بە زمانی کوردی زمانیان پشاوە خودی زمان ئێمە ئەگەر وەکو بەسمکردنێک پێناسەی بکەین زمان تەنها هۆکارێک یاخود کەناڵێک نییە بۆ گواستنەوەی زانیاریەکان و بیر و بۆ چوون و بیرەکانمان بەڵکو زمان بوونی نەتەوەکانە زمان ناسنامە و دیاریکەری دنیابینی خودی تاکەکان و گروپ و کۆمەڵەکانە زمان بە دیوانی هەموو کۆمەلگەیەک دیاری کراوە کە لە ناو زمانە و لە ناوەخنی هەموو کەرەستە زمانەکانە دنیابینی و ئاوەزمەندی و تێفکران و لایانی ژیاری و شارستانێتی و پەیبردن و درکردنی تاکەکانی ئەو کۆمەلگەیتیا هەڵگیراوە بۆیە خودی زمان هۆکارێکی بنەڕەتی مانەوەی هەر نەتەوەیەکە لە پاڵبوونی بنەما هاوبەشەکان و ئاڵا و خاکە و ئەو بنەما سەرەکیی کە ئێمەی کورد تا ئێستا بە وەکو نەتەوەیەک هێشتوتەوە بریتە لە زمانەکەمان بۆیە تا چەندێک ئێمە بمانەوێت خۆمان بە زیندوێتی بێهەڵینەوە ئەکەوێتە سەر ئەوەی چەندێک ئەمانەوێت شکۆمەندی و بەشکۆوە بڕوانینە زمانەکەمان ئەو تایبەتمەندیانەی کەوا ئەکات زمانێک بە زیندوێتی بمێنێتەوە زمانێک لە ئاست سەردەمەکەی خۆیان بێ بتوانێت هەڵکات لەگەڵ هەموو ئەو گۆڕان و ئەو گەشە خێرانەی کە لە هەموو لایەنەکانەوە ڕوو لە کۆمەلگا و نەتەوەکانەکە ئەوەیە کە ئەبێ کۆمەڵک تایبەتمەندی هەبێ یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەیە ئەو زمانە ئەبێت زمانی و زمان حاڵی سەرجەم دامەزراوە حکوومەکانی ئەو نەتەوەیە ئەو گروپە ئەو دەوڵەتداریە بێ سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن پرۆگرامی خوێندن دام و دەستگا کارگێڕەکان واتە هەرچیەک ئێمە ئەیکەین ئەبێ بۆ زمانە بێت و ئەم زمانە ئەبێتە فۆرمێکی خۆشکراو لە نێوان هەموو تاکەکانی کۆمەلگایە و ئەمەش هۆکارێکی ترە کە تایبەتمەندی دووهەمی ئەهێنێتە کایەوە بریتێ لەوەی کە ئەو زمانە ئەبێ جەمکەر و کۆکەرەوەی هەموو تاکەکانی کۆمەلگا بێت ببێ بە ڕایەڵەیە کە تاکەکان بەیەکەوە بەستێت نەوەکو بە پێچەوانەوە دابڕان دروستکە خاڵێکی تر ئەوەیە کە ئەبێ زمان گوێزەرەوەی بنەما کللتوریەکان بێت دابوو نەرێت خۆ باشەکان بەها باڵاکان بە هەمڕۆیەکان ئەگەر زمانێک نەیتوانی ئەم ئەرکە جێبەجێ بکە ئەو بەڕاستی نەیتوانیوە بە زیندوێتی بمێنێتەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە زمان ئەتوانێت بچێتە ناو ناخی کەسەکانەوە و ئاوەزیان بەهەژێنێ بیوڕژێنێ و لەگەڵ ئەوەشا بەگەڕی بخات و ئاراستی بکات و زمان تاکە هۆکارە کە ئێمە ئەتوانین بەهۆیەوە دەرونی مرۆڤەکان هەڵسەنگاندنی بۆ بکەین چونکە زمان بە هۆکارێک دیاریکراوە لەگەڵ ڕەفتارەکانمانە کە ئێمە ئەتوانین کەسێتی کەسەکانی بێ دیاری بکەین بۆیە هەر لە مەشەوتراوە زمانمان چۆنێتی بیرکردنەوەمان شێوازی بیرکردنەوەمان و سنووری معریفەمان و دنیابینیمان ئاوازمەندیمان دیاری دەکات ئەگەر هات و زمانێک توانی ئەم تایبەتمەندیانەی لە خۆ بێت هەڵبکات لەگەڵ سەردەمەکەیە ئەوە بە دڵنیایە ئەو زمانە ئەبێتە زمانێکی زیندوو هیوادارم ببیستی زمانی کوردی
تایبەتمەندی خۆی هەیە وە زمانەکانی تریش تایبەتمەندی خۆیان وەکو دکتۆرە ئاماژەی بۆ کرد بەڵام تۆ زۆر جار لەسەر زمانی کوردی ڕائەوەسی و خەمی زمانی کوردیە خۆی تەنانەت لە وشەکانیش ڕائەمێنیت و دەستکاریانەکە یاخود و شەڕاستەکەەوە خۆی ئەخەیتە ڕوو ئایا بۆ خۆی ئەمانە لە ناو تایتڵی تایبەتمەندی زمانی کوردیە تۆ ئەمە ئەەکەیت واتە بەشدیوەیەکی تری پرسیارەکەی بۆ دکتۆرە شیلان کردم ئایا بۆ خۆی زمانەکە تایبەتمەندی بەو شێوەی هەیە کە ئەتەوێ ڕاستی کەیتەوە وشەکان ڕستەکان دەربڕینەکان ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشووتر بگەڕێنەوە بۆ زمانی خەڵکی ڕەشوروت خەڵکی ساکار ئەو جیرگرفتە نابینین چونکە خەڵکە زۆر بە ئاسانی بە سادەیی قسەکەی خۆی دەکات و ئەوەی دەیەوێ بیرێ بە شێوەیەکی زۆر جوان دەری دەبڕێ ناچێ وشەکان بێنێ پۆیلە و مولەی پێوەکە بیڕازێنێتەوە و گویا جوانی بکاو یان وەکو هەندێک دەڵێن زمانەکە بخاتە خانەی مۆدێرنیتە یعنی زمانێکی تازە دروستکە ئەوان هەندێک کەس پیان وایە ئەو زمانەی کە خەڵک جاران قسەی پێدەکرد ئەو زمانە ئێستا هەندێکی بە کەڵک نایە بۆ نمونە برادێک تەلەفۆنم بۆ کرد گوتی تەلەڤیزیۆنێک داوایان لێ کردوم شتێکیان بۆ تەرجمە کە منیشتە کرد وەرم گێڕاوە بۆ زمانی کوردی هینم بەکارهێناوە و شووی کرد یا مەسەلە ژنی هێنا دەڵێ بکە بۆم برنەوە پێیان گوتیان زمانەکەی تۆ بە کەڵک نایە تۆ وەکو بازاری تەرجمەت کردووە ئێمە ناڵێن ژنی هێنا یان شووی کرد ئەڵێن پرۆسی هاوسەرگیری ئەنجامدە کەی کورد چوە دەڵێ پرۆسی هاوسەرگیری ئەنجامدە ئەوەتەی کورد هەیە دەڵێ شووی کرد یا ژنی هێنا بە زمانەکانی تریش هەر وایە بە عەرەبی دەڵێت تەزەوەجە و تەزەوەجت بە ئینگلیزی دەڵێ مێری یعنی گویا دەما ئەوان دەیانەوێت هەندێک دەڵێن ژن هێنان کە دەڕێ ژنی هێنا معنەوەیە کۆیلەتیە بۆ ژن ئەی بۆ کابرا پیاوەکە ناوێت بە کۆیلە کە ژنێک دێنێ ئەمە لێرە تێکدانی زمانەکەیە یان بڵێم نەزانیە بەرامبەر بە بەکارهێنانی زمانەکە بەڵێ یعنی ئەکرێ بڵێن ئەم زمانە بۆ خۆی خصوصیەت و تایبەتمەندی خۆی هەیە زمانی کوردی وەکو هەموو زمانێکی کە تایبەتایەتی خۆی هەیە خصوصیاتی خۆی هەیە زمانی کوردی زمانێکی تابڕی ڕەوان و خۆشە بەڵام ئەگەر تێشی نەدەن بیانوێ گویا بەرەو عەسرانە بیبن ینی هیچ سەردەمیانە نازانم ناوی لێ بنێم چی دەیانەوێ گویا تازەگەری لە زمانەکەدا بکەن زمانی کوردی کۆن نابێ کۆن نەبووە زمانی ئەو چەند ئەوەتەی کورد هەیە قسەی پێدەکا و ئەو خەڵکە ڕەشوروتەش کە دەیبینی ئێستاکە ئیلا ئەوەی کە بڵێن خۆی بە ڕۆشنبیر دەزان نەک ڕۆشنبیرە خۆی بە ڕۆشنبیر دەزانێ دەیەوێ گۆڕانی تێدا بکە من پێم گوتون مەسەلە بۆ نمونە قسەم لەگەڵ کردوون لەگەڵ خەڵک گوتم با بە ئەوە وانییە کەچی کۆڵی پێی ناخۆش بووە بە بڕای تۆ زمانی کوردی بۆ خۆی کە زۆر جار بە هەندێک وشەی بیانی پڕەکرێتەوە ئەمە نەقسی زمانی کوردی نییە یعنی هەندێک وشە هەیە لەوانەیە تازە بێ یعنی هەمێت ناو زمانی کوردی بە تایبەتی زمانی نووسینی ئێستای کتێبە باوەکان یا وەرگێڕەکان ئەو کتێبانە وەرەگێڕن ئەمە لە هەژاری زمانی کوردی وە لە هەندێک کاتدا هەموو زمانێک لە بە تایبەتی بابن زمانانی ڕۆژهەڵات ڕەنگە بۆ هەندێک شت بێتوانە بن بەڵام زمانی کوردی وەکو هەموو زمانێکی کە توانای زۆری هەیە بەڵام تۆ دەڕێی چی لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژی هەتا عەرەبەکان خۆیان عەرەبەکان دەرمەسەلا دەڵێ ئەگەر بێت و ئەوەی کە ساڕۆخێک هیچ نەڕۆی ساڕۆخێک ئەو پارچانەیە کە توێتیایەتی هەمووی لاتینی و ئینگلیزین دەڵێ ئەگەر بێت و ئێمە دابنیشن ئەوانە بکەین بە عەرەبی بکەین بە عەرەبی ئەواتەشی زۆر لێ و ناشتوانین بەڵام من بەبەستم ئەوە نییە کە ئێمە هەرچی وشەی بێگانە هەیە بەکاری بێنین ئێستا بۆ نمونە دەڵێ گروپ بە کوردی پێی دەڵێن بە کوردی گروپی ئەیچی دەڵێ کۆمەڵە گوتم بۆ ناڵێ کۆمەڵە بۆ دەڵێ گروپ مەسەلا یان مەسەلا دەڵێ سێکتەر یعنی کەرت قوتاع باشە گوتم سێکتەری ئەیچی یان دەڵێ کەرت گوتم بۆ ناڵێ کەرت بۆ دەڵێ سێکتەر ئێوە هەمانە لە کوردیە زۆر کەلێم ماوش سپۆنسەر دەڵێ بۆ ئێستا با بڵێن
دەڵێ ئەم بەرنمەیە ئەم شتە بە سپۆنسەری فلان کۆمپانیا دەکرێت بەڵێ بە پشتیوانی یا بە هاوکاری ینی خۆ هیچ لەم عەناکە ناوەڕێ بەڵام ئەوەیە مە هەندێک وەکو لە کوردی خۆمان دەڵێ گڵی دوور دەرمانە هی خۆمانمان پێ جوان نییە. بەڵێ دکتۆرە شیلان لە ڕووی زانستیەوەی مامۆستا باسیەکە یعنی بۆ خۆی هێنانی ئەو شانە بۆ ناو ئەدەبیات و نووسینیا بۆ ناو زمانی کوردی بە بڕای تۆ یعنی ئەمە هەروەک پرسیارەکەی لەوکرم هەژاری زمانی کوردی یاخود ناڕۆشنبیری ئێمەیە کە فەرهەنگەکەی خۆمان پێکەم و فەرهەنگێکی تریا زمان و وشەی بێگانە بەکارین لە ناو زمانی کوردیە بە دڵنیاییەوە ناهۆشیاری خەڵکە بەرامبەر بە زمان چکە گەرێمە بینە سەر ئەوە لە زانستی زمانە هەموو زمانێک لە سەدا 30 وشەی گەنجی ڕەسەنی خۆی هەیە لە سەدا 70 لە زمانی ترە وەرگێ سروستی زمان وایە کە بە بەردەوامی وشە ئەبەخشێ وشەی لێ وەرەگیرە زمانێکی وەکو ئینگلیزی کە ئێستا بە زمانێکی جیهانگیری دیاریکراوە ئەم زمانە لە سای 70 وشەکانی خۆی نییە کابووە بێ بە زمان ئینگلیزی زمانێکی هەژارە نەخێر خودی سروشتی زمان لەوەیە کە بەردەوامی ئەبێ وشە وەرگێت و وشە بەخشێ بەڵام لێرە ئێمە ئابێت لە ڕووی زانستیەوە پێوەەر و کۆتوبندمان هەیە بۆ چۆنێتی وەرگرتنی وشەکان خواستنی وشەواتە ئێمە نابێ هەڕەمەکیانە بێ بنەما بێ پێوەەر وشە بخوازین بینی ناو زمانەکانەوە لە زانستی زمانە کۆمەڵک پێوەەر دیاریکراوە بۆ چۆنێتی خواستنی وشە یەکێک لەو پێوەرانە بریتێلەوەی کاتێک ئێمە وشەیەک وەرەگرین کە ئەو وشەیە ئێمە لە زمانەکەی خۆمانە نەمان بێت بۆ پڕکردنەوەی کلێنێک بێت بە تایبەتی ئەو شانێک کە بۆنە بۆنەی تەکنەلۆژیاوە پێشکەوتنە نوێیەکان کە دێتەکایەوە پێویست ناکە ئێمە بە بەردەوامی دانیشتین وشەی بۆ ئەوە کە لە زمانەکەی خۆمان چکە دیاردەکەش خۆمان ئێمە دامان نەهێناوە هەتاوەکو وشەکەی بەرام بۆ ئەتوانین لەگەڵ هاترین دیاردەکە وشەکەش وەرگرین بە مەرجێک ئەبێت ئەو وشەیە بخەینە ژێر یاساکانی دەنگسازی زمانەکەی خۆمانەوە نەوەکو وەکوشە ئینگلیزەکە یاخود بۆرونە چینی بێ یاخود عربی بێ یاخود لە هەر زمانێکەوە کە ئێمە وەری بگرین ئێستا بۆنە ئێمە بەهۆی کاریگەری ئاینی ئیسلامەوە زۆر وشە لە زمانی عربیەوە هاتوتە ناو زمانی کوردیەوە بەڵام خستومانەتە ژێر کاریگەری یاسا دەنگسازەکانی خۆمانەوە بۆ نمونە وشەیەکی وەکو تەعنمان هەیە تەعن ئێمە هێناومانە بۆ بە تانە طعممان هەیە بۆ بە تام هەندەسەیە کردومانە بە ئەندازە تازجە بۆ بە تازە ئەمە تۆ بۆ پڕکردنەوەی کلێنێکە بۆیە ئەبێ بزانین ئەو پێوەرانە چین و بە پێی چه پێوەرێک ئێمە ئەوە هێنین کە ئەمەش بەڕاستی ئەرکی سەرەکی ئەکەوێتە سەر ئەکادیمیای کوردستان کە لە هەموو دنیاە لە هەموو زانکۆکانە یاخود لە ناوەندە حکوومەکانە دەستگایەک هەیە کە ئەرکی جڵەوگرتنی چۆنێتی خواستنی وشەکانە بۆ ناو ئەو زمانە تاوەکو نەبێتە دیاردەیە کە پێوترە دیاردەی ژەهری زمانی کە ئێسێن بەداخەوە لە بەهۆی هەژمونی زمانی ئینگلیزیەوە بێئاگایانە وشەمان وەرگرتووە ئەگەر ئاگادار نەبێ ئەبێتە ژەهرێکی زمانی لە ڕێ ئەم خواستنی وشەیەوە کە ئەم ژەهری زمانیش لەوەوە تەنان نیە وشەکان بەڵکو یاسای زمانەکەشمان لابات سەبۆ نمونە ماڵین سلێمانی پاڵاس وشەیەکی ئینگلیزی ئێمە وەریەگرین بەرامبەر بەرەوە تەلارمان هەیە لە زمانی کوردی ئەمە بێتە دیاردەیەکی ژەهری زمانی بۆ چونکە لەگەڵ خواستنی وشەکە یاسایەکیشمان هێناوە کە یاسا بنەڕەتەکەی زمانی دایکەکە چیەکە تێگەشکێنێ بۆیە ئەبێ ئاگاداری چۆنێتی خواستنی وشەکان بین بە پێی پێوەەر و کۆتوبندانە بێت کە لە زانستی زمانە بۆی دیاریکراوە بەڵام ئێستا ئێمە لای ئێمە ئێستا ئەوە باوە بە تایبەتی لە دوای ئەم کرانەوە گۆڕانکاریەکان هاتنی ئامێرە تەکنەلۆژیە پێشکەوتۆکان یعنی زیاد لە زمانێکە خوێنە خود جوود زمانی ئایا بۆ خۆی ئەمە مەترسی نێگەتیڤی نییە لەسەر لە ناوچوونی زمانەکەمان کە ئێمە باسی واقعی کۆمەلگای کوردی بکەین لەسەر زمانی کوردی تا چەند ئەتوانرێ هۆشیاریەکەی بێ بەرامبەر بەو کە تۆ پارێزگاری لە بنەما سەرەکیەکانی زمانەکەی خۆتکەی و تایبەتمەندیەکانی لەدەستنیت اینجا زمانێکی بێگانە فێر بیت. بەڵێ ئەوەی کە لە سەرەتاوە باس بکە ڕۆژی 22 دوو کە لە هەموو جیهانەدانراوە بە ڕۆژی زمانی دایک لەلایەن نەتەوەگرتوەکانەوە بە پێی ئەو بڕیارین نەتەوەگرتوەکان هیچ مناڵک نابێت لە 14 ساڵیەوە بە زمانی دووهەم بخوێنێ ئەبێت تەنها بە زمانی دایکی بخوێنێت حتا تەنانەت مناڵێکی کورد لە سویدا لە بەریتانیایە مامۆستای کوردی هەیە کە هەفتانە ئەبێ مامۆستای زمانی دایکەکەی خۆی بخوێنێ واتە ئەمە ستانداردێکی جیهانیە کە ئەبێت ئێمە زۆر زانستانە مامەڵە لەگەڵ ئەما بکەین و لە ڕووی زانستیشەوە ئەو توێژینەوەی کە کراوە کە بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە وەزارەتی پەروەردە بە تایبەتی و
وەزارەتەکانی تری بۆ منەوەکو ڕۆشنبیری وەکو خوێندی باڵا کە ئێمە ناهۆشیاریمان هەبوو بەرامبەر بۆی کە ئەو شانە ئەکەین ئەو لێکەوتانی لێکەوتۆ کە ئێستا خۆمان بەدەستی خۆمان هاتوین هەژمونی زمانی دووهەممان زاڵ کردو بەسەر زمانی یەکەمە وای لێ هاتووە گەرێکێک دوو زاراوە قسەی کرد بە زمانی ئینگلیزی بێ وازانین ئەو کەسە زۆر ڕۆشنبیرە ئەمە پەیوەندی بەچێەوە پەیوەندی بەوە هەیە کە خۆمان بێئاگانە هاتوین برەومان بەمایاوە ڕەواژمان بەچی داوە بە برەودان بە شکۆدارکردنی زمانی دووەم بەسەر زمانی یەکەمە. ماوەسا عەبدولکەریم بە بڕوای تۆ ئەمە پێویست نییە لە سەرەتاوە هە لە ناو پرۆسەی پەروەردەوە ئیشی بۆ بکرێت لە قۆناغی سەرەتاییەوە یعنی منداڵ کاتێ چێتە قۆناغی بنەڕەتی هەر لێەوە ئیشی بۆ بکرێت ئەو زمانی کە جاران ئەخوێناو ئێستش هەیە ئەلفبەی کوردی یعنی بەمە پێی مەرحەلەکان ئەمە بۆ خۆی بایەخی پێ بدرێ برەوی پێ بدرێ تاوەکو پاراستنی بنەما سەرەکیەکانی زمان لای خوێنکار یاخود لای تاک بێ بە عەقڵیەت بێ بە کەلتور بێ بە پرسیەکە هەمیشە پارێزگاری لێ بکات. قوربان تاوان قوتابخانە زۆر مەرجە لە مناڵ لە قوتابخانە بە زمانێکی جوان بخوێنێ بەڵام تۆ سەیری شتێکی کە بکە ئێمە جیلی ئێمە پێش ئێمە ئەوانەیە کە لە قوتابخانەکان دەرسیان دەگوتەوە هەمویان مامۆسای سەرەتایی بوون کوردی باشیە نەزانی و ئەو خەڵکەی کە تۆ ئێستا کە دەیبینی فێری کوردی بووە لەوانەوە سەرچاوەکەی ئەوان خەڵکیان فێری کوردی کردووە ئێستا ئەوەی کە هاتووە لە قوتابخانەکان تۆ سەیری کتێبەکانیان کە من سەیرم کردووە کتێبەکانیان ئەوانەی کە دایان ناون کتێبەکانیان داناوە لە ڕووی ڕۆشنبیری زمانەوە ناڵێم هیچ نازانم بەڵام زۆر کەم دەزانن بۆ نمونە هەستاون زۆر وشەیان گۆڕیوە هەر بۆ نمونە دەفتەر هەمویان کردووە بە تیانوس بزانم لە هەموو کوردستانە بگەڕێ کەسەیە بە دەفتەر بڵێ تیانوس غێری قوتابیەکە فێری تیانوس بێ فێری دوێ دەفتەر بێ باشترە دوای ئەوە دەفتەر وشەیەکی عەرەبی نییە خۆی دەفتەر عەرەبی نییە دەفتەر لاتینیە لە لاتینیەوە پەڕیوەتە ناو زمانی عەرەبی و ئەمە یەک دوێمینیشان هەندێ زۆر وشە هەیە لە زمانی بێگانەوە وەرگیراوە بۆ ناو زمانی عەرەبی من لە منجدم سیر کردووە هەرچی وشەی غێری عەرەبی لە ناو عەرەب بەکاردێنە هەمووی من جیا کردوێتەوە دەفتەرێکی گەورەیە ڕەنگە هەوڵ دەدەم کەوا چاپی بکەم بۆ نمونە هالە خەرمانەی دەوری مانگ عەرەبی هالەی بەکارهێناوە هالە عەرەبینی هالە یۆنانیە هەروەها هەندەسە لە ئەندازەی فارسی وەرگیراوە من کتێبێکم جارێکیان وتارێکم خوێندەوە قەرزکردن لە زمان دەڵێ زمانی عەرەبی زمانی ئینگلیزی ئەوەی کە نۆرمەندی و لاتینی و نازانم ئەوانەی گریکی کۆنی لێ لابەی تقریبا 125 دەمێنێتەوە 175 زمانی ئینگلیزی زمانی خۆی نییە لە زمان هیچ عیبیش نییەکەوە ئینگلیز بەکاردێنێ بۆتە ئینگلیزی ئێمە بەڵام مامۆستا لێرا ببوورە وەڵامەکەت بیر نەچێ کەواتە کە عیب نەبێ ئینگلیزی زمانی کە وەرگێ بۆ ئێمەش بۆ ئاسایی نابێ ئەوە بەڵام بە شەرتی لەگەڵ زمانەکەی خۆمانە بیگونجێن پارێزگاری زمانەکەمان بێتەوە بیخینە قاڵبی زمانەکەی خۆمانەوە بیگونجێن لەگەڵ زمانەکەی خۆمانە بیگونجێنین نەک بەزەقی زیوا هەیە قسە دەکە بەزەقی پێوە دیارە کە زمانەکە ئەوە هیچ پەیوەندی بە کوردیەوە نییە. بەڵێ پرسیارێکە ئایا زمانی دایک بۆ خۆی مەترسی لە ناوچوونی هەیە؟ بەم سەردەمە ئێستا باوەڕ ناکەم ئێستا زووتر ڕەنگە بەڵام هەتا ئێستا مادەم لە ناو نەچووە تازە لە ناو ناچێ بەڵام کەس دەبێ ئەگەر بەوەی کە مناڵ دوور بخرێتەوە ئێستا ئەوانەیە کە دەستڕۆیشتون و توانیان هەیە منداڵەکانی خۆیان دەبەنە قوتابخانەی ئینگلیزی یان قوتابخانەیە کە لەوێ دەرس دەخوێن لەبەرەوە ئەو منداڵە زمانی خۆی زمانی دایک باش نازانێت زمانی کوردیەکە باش نازانێت زمانی بێگانەکە باشتر دەزانێت لە زمانی کوردی بەڵام بۆ لە ناوچوون تازە باوەڕ ناکەم نە کورد لە ناو دەچێ نە زمان لە ناو دەچێ و ئەوەی کوردیشی هێشتوێتەوە جگە لە شاخەکان زمانەکەیەتی
مادام تا ئێستا زمانەکە لە ناو نەچووە لە ناو ناچێت. ئەکرێ بڵین زمان وابەستەی دەسەڵات و دەوڵەتداریە واتە دەوڵەت بتوانێت پارێزگاری لە شکۆ لەمانەوەی زمان بکە دەبێ بیکە بەڵام ئێمە ئەم زروفە ئێستای ئێمە دەوڵەت ئاگای لە زمان نییە یعنی حکوومەت با بڕین ئەوەی دەسەڵات ئاگای لە زمان نییە ئەو بەرەو لایەشکە دەچێ هەتا من بۆ مەسلەی زمانی ستانداردی کوردی ئێستاکە ئەوە بەڕێوەیە خەڵک باسی دەکە چۆن عەرەبەکان لە هەموو وڵاتەکان لەبەر ئەوەی زمانی یەکگرتوویان زمانی قورئانە هەمویان لە یەک دەگەن بەڵام ئەگەر بێت و بە زمانە تایبەتەکەی خۆیان یعنی زمانی ناوچەی خۆیان قسە بکەن هیچیان لە یەک ناگەن. بەڵێ ئێمە دەتوانین بە هەندی هەنگاو باوین ئەگەر زۆر سەرچیش نەبێ بەڵام دەتوانین ئێمە زمانەکە لە یەک نزیک بکەینەوە بە شەرتی یەکتر قبوڵ بکەین. ئێستا بۆ نمونە ئێمە دەڵێن شارەوانی کەچی برادانی بادی دەڵێن شارداری لە فارسیە شارداری یعنی شارەوانی لە فارسیە شارەوانی مەبەسی پۆلیسخانەیە ئێمە شارەوانیمان وەرگرتووە کردمانە بە بەلەدیە یعنی دا ئەگەر باشە ئەگەر تۆ مەبەست یەکگرتنی زمانی کوردیە یعنی لێک نزیک بوونەوەی بۆ شاردارە فارسیەکە بەکاردێنی بۆ شارەوانی کوردیەکە بەکار خۆمان بەکاردایانی بۆ نمونە ئەوە دەڵێن یا دەڵێن کشت و کاڵ یان گەشتیاری ئێمە دەڵێن گەشتیاری بەعنای سیاحە ئەو وشە ئینگلیزیەکە بەکاردێنێ تۆریزم بەکاردێنێ. بەڵێ دکتۆرە شیلان ئێستا خۆی دوو مەترسیە بەردەوام قسە لەسەر زمانی ستانداردی کوردی کراوە تەنانە یعنی زۆر جار هەندێک نووسینم خوێندوێتەوە تەنانە سەردەمی کوردناسەکان و لە ڕابردووشە یعنی مەترسی هەبوو کۆنفرانس گیراوە لە وڵاتانی تر لەسەر زمانی کوردی و زمانی ستاندارد. ئێستا ئێمە بەردەوام ئەم قەزیە قسەی لەسەر بکەین کۆتایی نایەت. دوو ئێستا مەترسی دووەمیش سەری هەڵاوە کە مەسلەی جووت زمانی ئەوەی بەڕێستان لە بەشێک لە توێژینەوەکانە باسیەکەن. ئایا ئەگەر ئەم دوانە هاوشانی یەکتری بڕۆن بە بڕوای تۆ بۆ خۆی هێواش دکتۆر مامۆستا عەبدولکەریم پێی وایە زمان کزە بێ بەڵام بە هێواشی ئەم زمانە تووشی وەکو ئێوەش لە توێژینەوەکانڵەن داخوران نابێت بەڵام ناوبڕێوەرەکەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنە وڵات. دووبارە سڵاو بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەو دوو مەترسیم کرد مەسلەی زمانی ستانداردی کوردی و مەسلەی جووت زمانی کە زمانەکەی خۆت لاواز و کەس بکە ئایا بۆ خۆی هێواش زمان تووشی داخوران ناکات؟ بڵێ سەبارەت بە مەسلەی ستانداردی زمانی کوردی ئێمە وەکو کورد زمانی ستانداردمان هەیە بەداخەوە کە ئێمە زۆرجار لە میدیاکانە بیستین یاخود لە هەنێک بەرپرس یاخود هەندێک کەس کە زانیاری نییە ئەڵێ کورد زمانی ستانداردی نییە بەپێی بەڵگەی مێژووی بەپێی بەڵگەی کارگێڕی بەپێی بەڵگەی سیاسی بەپێی بەڵگەی دەستوری کورد زمانی ستانداردی هەیە بەڵام بەداخەوە زمانی ژوەکو هەموو ئەو هەلومەرجانەی ترکە کەوتوتە سەر لە ماوەی ئەم 28 ساڵی ڕابردووە کەوتووەتە بەر کێشمەکێشمی ناوچەیە گەرێتی و پاشاگەردانی زمانیش بێبەش نەبووە لەو حاڵەتە بۆیە کورد زمانی ستانداردی هەیە ببوورە یعنی چۆن هەیەت ئێستا بۆ من لە ناوچەکان زمانەکان دابەش بووە و تەنانە خوێندن ئێستا لە منتیقەی بادینان بەشێ لە پەرتووکەکان بە شێوەزاری بادینی بەڵگەی دەستوریمان چۆنە مامۆستا بەڵگەی دەستوری لە یاسای چواردەی پەرلەمانی عێراقیە زمانی کوردی ئەم شێوەزارەی کە ئەیبینین ئێمە نووسراوە مەجلیسی حکم لە ژێرا نووسراوە ئەنجومەنی نوێنەران ئەم شێوەزارەی بۆ بە زمانی فەرمی هاوتای زمانی عەرەبی حکومەت و پەرلەمان و ئەو دام و دەستگا فەرمیەکانە بەڵێ ئەوە کە پێوترێ زمانی ستاندارد و لە مادەی شەشی یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان ژە پەرلەمانە بە هەمان شێوە ئەو یاسایە دەرچووە کە ئەبێ سەرجەم بەرنامەی خوێندن پرۆگرامەکانی خوێندن میدیاکان کەناڵەکانی ڕاگەیاندن کارگێڕیەکان هەموو ئەوەی کە لە دامەزراوە حکوومەکانە بەڕێ ئەکرێت ئەبێ بەم زمانە ستانداردە بێت بەداخەوە ئەو ئەرکی پەرلەمانە کە نایەت بە دووادات چوون بۆ ئەوە بکات بۆچی لە ناوچەیەک لە شارێک بەرنامەی خوێندن بە زارێکە و لە شارێکی تر بەرنامەی خوێندن بە شارێکی ترە بە زارێکی ترە بۆیە ئەمە ئێمە وەکو زمانی ستاندارد هەمانە بەڵام لە بواری بەرجەستەکردنە ئەو کێشمەی کە هەبوو هیوادارین کە هەوڵ بدرێ ئەوە نەمێنێ ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم دووزاریە ئێستا بەم شێوەیە پەرەی پێدراوە کە
کە بۆتە هۆکارێکەوەی کە لە ئاکامە زەرەر بە چیەگەنی بە زمانە ستانداردەکە پێ دوانی ئەوەی دووەمیش کە باسم کرد زمانی جوور زمانی بۆ خۆی باری ئەوەی تر زمانی ستانداردەکەی قورستر زمانێکی کە جەنابشت باست کرد لە دوو لایەنەوە گرفتاری و ئارێشەی بۆ ئێمە هێناوەتە کایەوە. یەکەمینیان لە ڕووی تاکە کەسیەکانەوە گرفتاری هێناوەتە کایەوە ئەو منداڵی کە تۆ لە تەمەنی 5 ساڵی یا 6 ساڵی ئەخێتە خوێندنگەیەک کە زمانی ڕشتەکانی خوێندنی بە زمانی دایکی نییە، واتە ئێمە بێ دووشت لە یەک جیاکەینەوە. فێربوونی زمان جیاوازە لە زمانی فێربوون بە هیچ شێوەیەک لە هیچ شوێنێکی دنیا نییە زمانی فێربوونی منداڵ بە تایبەتی بە زمانی دووهەم بێ. ئەوە بڕیارە کە ئەبێت بە پێی زانست و بە پێی لایەنی پەروەردایەتی و نەتەوەی و یونسکۆ و نەتەوەی گرتوەکان کە ئەبێت زمانی ڕشتەی خوێندنی منداڵ لە خوار تەمەنی 10 ساڵیەوە بێ بە زمانی دایکی بێت. بۆیە ئەمە گرفتاری بوو مناڵ دروستەکە لە لایەنی دەمارزانیەوە، واتە کۆئەندامە دەماری. ئێستا لە پزیشکیە ئەو منداڵانەی کە لە خوار تەمەنی 10 ساڵە و بە تایبەتی لە خوار تەمەنی 6 ساڵیەوە بە زمانی دووەم ئەخوێنن، ئەگەری توشببوونیان بە ئۆتیزم زیاتر لەو منداڵانی کە بە زمانی دایکیان ئەخوێنن، چونکە پرۆسەی زمان پژانی مناڵ تا 5 ساڵی بەرەو کامەڵبوون ئەڕوا، بەڵام لە 10 ساڵیە پڕاوپڕە بێت فەرهەنگە ئاوازەکەی. بۆیە ئەمە گرفتارێکی بۆ دروستە بێ. خاڵی دووهەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرفتاری بۆ ئەم منداڵە دروستە بێ، چونکە ئەم منداڵە بە زمانێک فێر ئەبێ، ئەڵێ ئەگەر ئەو منداڵانی لە مەکتەب بە زمانە بخوێنن و لە ماڵەوە بە زمانێکی تر بخوێنن، ئەوە ئەبێتە هۆی دابڕانی کۆمەڵایەتی، چونکە زمان پەیوەندی دروستەکە لە نێوان نەوەکانە کە ئەو مناڵە لە من تێ نەگەیشت کە من چۆن مامەڵێکە، چونکە ئەو کۆمەڵێک وشە و زاراوەرەگرێت کە لە ماڵەوە ئەمە نابیستێتەوە، ئەمە بەکارنانە لە ژیانی ڕۆژانەیە. بۆی ئەمە دابڕانێکی کۆمەڵایەتی دروستە بێ. لەوەشەوە ئەبێتە هۆی گرفتارێکی دەرونی بۆ مناڵان. دکتۆرە پێ دوانی ئەمە بۆ خۆی وردە بناغی لە ناوچوونی زمانەکە. وەکوتمانەوە گرفتارەکەی بۆ لای تاکە کەسیە. بەڵێ من نمونەیەک لەم ڕۆژانە برادەرێکم بینی پرسیاری منداڵەکەیم لێ کرد، کچەکەی لە پۆلینۆ بوو، وتم بەچی زمانێکە خوێنیوتی بە ئینگلیزی، نەیهێش قسە بکەمەوتی مامۆستا ئێستا گەر تاقیکردنەوەی لە زمانی کوردیا بکەی کچەکەم دەرناچێت. ئەی نایزانێ پۆلینۆیە تەمەنی جگەی 15 ساڵەکە. ئەوە گرفتە زمانەکەشەکە بۆی دروستە بێ، و لە هەمان کاتشاو کوتم ئەو گرفتانەی تریشی بۆ دروستە بێ کە کۆی هەموو ئەمانە گرفتی بڵین جۆرێتی پەروەردەی لای ئەم مناڵە کامەڵ نابێ. ئێمە ئەم منداڵاکەین بەوەی کاڵێ وەکو لە کوردەواڵێنن لە هەردوو جەژنەکە بووە، نە ئینگلیزیەکی باش فێرە بێ کە بتوانێت سبەینێ بابەتە گرنگەکان کە لە زمان ئینگلیزیا پێ بخوێنێتەوە، نە کوردێکی ڕەوان و باشش فێر بۆ کە بتوانێت هەڵێنجانێ بکە. بۆیە ئەو مناڵەمان لە ناخە شێواندووە، چونکە ئێمە کۆمەڵک پێڕەوی کۆدیمان بۆ داخڵ کردووە کە سەر لەبەری ئەو کۆئەندامە دەمارانی کە بەرپرسە لە زمان پژانی مناڵ هەموویمان تێکئاڵاوە. کەواتە ئێستا دوانە مەترسیە لەسەر. بەڵێ خاڵی دووهەمیش لە ئوتمانەوە لەسەر تاکە کەسەکان، خاڵی دووهەمیشیان لەسەر خودی زمانی دایکەکەیە، چونکە کە تۆ بەبێ پێوەر ڕێگەتدا بەم زمانە بخوێنرێت، لە هەموو دنیا زمانە خوێنرێت، ینی فێربوونی زمان هەیە لەگەڵ زمانی دایکە، بەڵام بە کۆمەڵێک مەرج. بۆ نمونە نابێت بە هیچ شێوەیەک فێربوونی زمانەکە لە خواردە ساڵیەوە بێت. لە دوای 10 ساڵیشەوە ئەگەر تۆ بیرت بێت ئێمە ئەم نەوەیە لە 4 سەرەتاییە عەرەبیمانە خوێن، لە 5 سەرەتاییە بابەتی ئینگلیزیمانە خوێن، بۆ تێکەڵاو بە زمانی دایکەکە نەبێت، بۆیە پرۆسەی زمان پژاندنمان کامەڵ ببێت. ئەگەر لە دوای 4 ساڵی و قۆناغی 4 بنەڕەتی و 5شەوە کە خوێنرا کاتی بۆ دیاری کراوە، واتە نەک ئەوەی کە تۆ بۆ نمونە منداڵێک 5 دەرسی هەیە، لەو 5 دەرسە هەموو 4 دەرسی بۆ نمونە بە زمانی دووەم بێ دەرسێکیانی بە زمانی نە، کۆمەڵک پێوە دیاری کراوە کە لە زانستی زمانە بۆ دیاری کراوە تۆ بە چ بنەمایەک زمانی دووهەم وەرەگری، بۆیە هەژمونی نەبێ بەسەر زمانی دایکە. کاتە کێ بێ پارێزگاری لەمانە بکەن؟ وەکوتمان حکومەت و وەزارەتی پەروەردە بە پلەی یەکەم، چونکە ئێمە بێت یەک شتەیە کاگارام پێگەیاندنی تاکێک بۆ کۆمەلگا بەرپرسیارەتەکەی یەکەوێتە سەر دامەزراوە پەروەردەیەکان لە هەموو کۆمەلگەیەکە. دامەزراوە پەروەردەیەکانیش یەکەم خێزانە، دواییم دامەزراوە فێرکاریەکانە کە لە خوێندنی دایانگەوە دەست پێکا تا خوێندنی باڵا، دوای ئەوە کەناڵەکانی ڕاگەاندنە، ئەنجا دامەزراوە کۆمەڵایەتی و ئاینیەکانە. ئەگەر ئەمانە هەمویان بە زمانێکی دایک جڵەوی مناڵ نەگرن، ئەوە ئێمە خۆمان بەرپرسیارن لە پەروەردەکردنی ئەو مۆدێلە لەنەوە بۆ کۆمەلگا. باس مامۆستا عەبدولکەریم بە بڕوای تۆ، یعنی زمانەکەش هەروەکو چۆن ئێستا گلەی لەوە کرێ زمانی ستانداردی کوردی، یعنی ئەڵێن ئەسڵی زمانەکە بە هەروەکو دکتۆرەش هێمای بۆ کرد بۆ خۆی هەیە، بەڵام لە کوردستانە پەیڕەو ناکرێت. بە بڕوای توی ژوا بەستەی پرۆسە سیاسیەکە نەبووکو دابشکاری سیاسیەکە زمانەکەش لێت کراوە بۆ بە دوو بەشەوە، ئەمە مەترسیەکە و دوجار
مەترسیەکی تر نەبوونی سیاسەتێکی دروست لە ناو سیستەمی وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیریە وەزارەتی خوێنی باڵا تاوەکو بە تەنیشتی زمانی دووەمەوە زمانی کوردیش پارێزگاری لە خۆی بکات یا پارێزگاری لێ بکرێت ئەوەی کێستا پەیڕەو دەکرێ وەکو دکتۆرە فەرمووی زمانی ئێمە زمانی ستانداردمان هەیە زمانێکمان هەیە یەکگرتو کە ئێستاکە پەیڕەو دەکرێ بەڵام دەسەڵات لە یعنی هەندێک کەس لەبەر ئەوەی خۆی سەر بە شێوەزارەکەی کەیە دەوێت شێوەزارەکەیەکە زاڵ بکە ئەمە لە سەردەمی حکومە بەعسە سەدام چی کرد بۆ ئەوەی کە لێکی بترازێنە سا دوو ڕۆژنامەی ئیمتیازی دوو ڕۆژنامەی دەرچێ بزاف بە شێوەزاری بادینی ئەویکیان ئاسۆ بە شێوەزاری سۆرانی بۆ ئەوەی ئەوە زمانەکە هەر یەکە بە تەنیا بۆ خۆی پەرە بسێنێ و زیاد بکە و یعنی وەکو لێک ترازانێک دروست دەبوو ئێستاش هەمان شتە بە ناوی دڵسۆزیەوە یا بە ناوی هەر ناوێچکەی ناو لێدنەی بە هەر بەو ناوەوە بزمانەکە لێک دوور دەخەنەوە ئەجرا پێش ئەوەی کە ئەمە دروست بێ زمانی کوردی دەخوێنرا هەتا من شتێکم دێتەوە بیر لە کۆنگرەی مامۆستانی کورد لە شەقڵاوە کۆنگرەی دووەم دانیشت بووین بە ڕەحمەت بێ کاک برایم بوو دانیشت بوو گۆران بوو کامیل بەسیر بوو لە لیژنەیەکا بووین لیژنەی زمان دیسان ئەو مەسەلەیە هاتە پێش مەسەلەی زمانی ستاندارد و زمانی یەکگرتوو بە چ زمانێ خوێندن بە چ زمانێک بێ ئەگەر نیاز پاک بێ ئەگەر نیاز ناوچەگەریەتی نەبێ دەتوانین ئێمە ڕێ بکەوین باس کرا کە بە چ شێوەزارێ بخوێنین کورێک هەستا خەڵکی بادنانیش بوو وا تێگۆ ناوی خەلیل بوو لە خوڕمەڵ و ئەوانە مامۆستا بووە هەستا گوتی زۆرم لا سەیرە ئێوە دەڵێن بە چ شێوەزارێ بخوێنین ئێمە دەمەنەیە بە کوردی بخوێنین بۆ دەڵێن ئێمە سۆرانی فێر نابین بۆ عەرەبی فێر بووین بە عەرەبی خوێنمان عەرەبی بۆ فێر بووین بۆ سۆرانی فێر نابین لێرە نیاز پاچی دەور دەبینێ بەڵێ بەڵام مامۆساگە ئێمە شتێکی کەش بڵێن بۆ بادینیەکان بەشێکی زۆری بۆ منە شعرەکانی ئەحمەدی خانی مەلای جزیری فەقەی تەیران ئەوانەی ڕابروو بە شێوەزاری بڵین کرمانجی بۆ یاخود ئەو خەڵکەی ئێستا ئەو منتیقانە بە تایبەتی بڕۆ باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان بەشێکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ باشووری کوردستانی خۆمان بەشێکی تری هەموو بەو شێوەیە بادینەیە بۆ خۆی دوجار ئەوانیش ناڵێن ئەمە بە جۆرێ لە جۆرەکان غەدرە لەو فەرهەنگە و لەو شێوەزاری دەربڕینەی ئەمە کرێت من ناڵێم دەبێ هەرچی هەیە بیسڕینەوە ئەو دەتوانێت بە زمانی خۆی گفتوگۆ دەکا شتێکێت بە عرزکەم خۆشەر نییە ئەو زمانی یەکگرتوو کە دەین زمانی ستاندارد زمانی ئەو بەشە بێکە لە بە ژمارە لە هەمووانی ئەوانی کە زۆرترە لە زۆر شوێنی لە زۆر شوێن زمانی یعنی شێوەزاری بەشێکی زۆر کەم کراوە بە زمانی ستاندارد شتێکی کەش عرزکەم ئێمە دەتوانین شتێکە بکەین یعنی بۆ ئەوەی لێکی نزیکەینەوە بۆ نمونە فەرمانبەر یا مامۆستا کە دادەمەزرێ ئەوەی فەرمانبەری ناوچەی خۆمان ناوچەی سۆران بادێردانەمەزرێت لە ناوچەی بادیان دابمەزرێ هەروەها هەمان کە شێوەش ئەوانەیە ئەوێکە دەمەزرێن لێرە دابمەزرێن کە ئەمانە هاتوو یعنی تێکەڵاویان دەبێت لەگەڵ خەڵکی بە تایبەتی لەگەڵ قوتابیە لەگەڵ خوێندکارە کە تێکەڵاویان دەبێ شێوەزارەکەی خۆی فەرز دەکا هەروەها ئەویش وەردەگرێ بە تۆ سیر دەکەی دوای 6 ساڵ دوای 10 ساڵ لێگرزی بوونەیەکی زۆر چاک دروست دەبێت نێوان هەردوو شێوەزار این دیماژی فەرهەنگی دروستە بێ زیاتر بەڵام نایکە من هەتا جارێ قاچم وا لێ نهات بوو 8 ساڵ دەبێ وەڵڵا زیاترە لە مەهرەجانێکی زمانی کوردی بووین وەزیری تربیەش لەوێ بوو ئەوە ئەسمەد بوو وەزیری تربیە ئەوەی کە کاتی خۆی سەرۆشی زانکۆی دۆک بوو لەوێ بوو من شتێ وتارێکم نووسی بوو لەسەر ئەو هینە ئەو مۆزوعە گوتم شتێکم نووسیوە بیخوێنەوە بە وەزیر گوتی ئەس کوردی نەزانم ئێدە وەزیر بەرە من کوردی نەزانم
ئەو ئەس کوردی نزانم وەزیری بڵێ من کوردی نەزانم دوای ئەوە دوارێکم نووسیم تکایە لەمە ئەم جارە کە کابینەی نوێ دامەزرا وەزیری شەریعەت دامێن کوردی بزانێت. بەڵێ سپاس مامۆستا. دکتۆرە شیلان ماوەی بەر لە ئێستا کەمپینێکرا بۆ پاراستنی زمانی کوردی قسە لەسەرەوە کرا زمانی زانستی خوێندنە بێ زمانی کوردی بێ، بەڵام من بەشێکی زۆری لە قوتابخانە نمونەیەکان یاخود ئەوانەی بە چۆنەڵی هینی بزنس و سەرمایەدارەکانە بە پارە خوێنرێت زمانەکانیان زمانی بێگانەیە، یای کەمتر پەیڕەوی زمانی کوردی ئەکرێ. ئەگەر زمانی کوردیش بخوێنرێ ینی لە هەندێک قوتابخانەیاندا بە شێوەیەکی لاوەکی وانەکە خوێندنی تایە. ئایا بۆ خۆی ئەم زمانە پێویست نییە وای لێ بکرێت لێش کە ینی سیاسەتی حکوومەت دوابێ کە زمانی زانستی زمانی خوێندن ئەبێت بە فەرمی زمانی کوردی بێ؟ بەڵێ ئەو کەمپینەی کە ڕاگەیانرا سەبارەت بۆ بڕیارە بوو کە وەزیری پەروەردەی پێشوو دەری کردبووە بە ئینگلیزیکردنی بابەتەکانی زانست و ماتماتیک لە قۆناغی باخچی مناڵان و قۆناغی منەڕەتیە قۆناغە هەستیارەکان. بەڵێ اینجا بە تایبەتیش لە قوتابخانە حکوومیەکانە قوتابخانە تایبەتەکان کە تۆ خۆت تایبەت کردو بە کۆمەڵێک پێوەەر تۆ ئەبێت ئەوریان پێ، بەڵام لە قوتابخانە حکوومیەکانە بە هیچ شێوەیەک نابێت ڕشتەکانی خوێندن بە زمانی دووهەم بن. ئەم کەمپینەش بۆ ئەوە کرات کە ئەو ڕشتانە بخێنەوە سەر زمانی دایک و پێویستە بە زمانی دایک بخوێنرێت. لێرە پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەبێت ڕشتەکانی خوێندن بە زمانی دایک بخوێنرێت؟ یعنی ئێمەی کورد وازێ بێنە بۆ نمونە زانکۆیەکی و کامبرج بۆچی دێت بەرنامەی خوێندن کە بۆ قۆناغی بنەڕەتی لە وڵاتەکەی خۆیاندا ئەنێ لە زمانی دایک دیاری کراواتە هەموو نەتەوەیەک ئەبێ زمانی دایکی خۆی بخوێنە. طبعاً پێش ئەو وەڵامی پرسیارژمەوە لەسەر مامۆستا کە باسی کردەوە پرسیاری کە جەنابەت کردە ئێمە لێرە مشکلەیەکمان بۆ دروست بووە زمانی ستاندارد بریتە لە زمانی دایکی نەتەوەیە. زمانی ستاندارد بریتی نییە لەوەی کە من بۆ نمونە ئەگەر ئێمە بە سۆرانی ئێستا قسە بکەین تر هەموو دیالێکت و زارەکانی تری وەکو هەورامی و گۆران بەگشتی و بۆ نمونە زازا و کرمانجی و ئەمانە فەرامۆش بکرێ یاخود بسڕێتەوە یاخود بەرەو بەلاوەکی بوو. نەخێر، زمانی ستاندارد بریتە لە زمانێکی پێوانەی فۆرمێکی خۆشکراوە بۆچی بۆ بەڕێکردنی کاروبارەکانی تاکەکانی ئەو کۆمەلگەی بەیەکەوە. ئەیتر بۆ نمونە هەورامیەکان چەندێکە بە سۆرانی ئەخوێنن، ئایا ئەمە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە زمانشیرەکەی خۆیانیان ئەوەکەی نەخێر، بەڵکو زمان خۆی بۆ خۆی زمانە ستاندارەکە ئەبێتە پارێزەری دیالکتەکان و زارەکانیش و لە هەمان کاتیشە زارەکان ئەبنە هۆکارێکی زۆر باش بۆ پەرسەندنی زمانە ستاندارەکە کە هەموو تاکانی پێوە کۆکراوەتەوە. جا بۆ وەڵامی پرسیارەکە لەوەی کە بۆچی ڕشتەکانی خوێندن ئەبێ بە زمانی دایک بێ، خۆی خودی زمانی دایک بۆ پێدانی خۆ باشەکانە بە تاک لە کۆمەلگایە، بۆ چاندنی بەهامڕۆیەکانە بە تاک لە کۆمەلگایە. ئەگەر بێت و من بمەوێت پەروەردەی دروستی مناڵ بکە، مناڵ بۆ ئەچێتە خوێندن، بۆ پێویستە بچێتە بەر خوێندن، بۆ ئەوەی پەرەپێدانی لە هاتوویەکانی بۆ بکرێت، بەهرەکانی بدۆزرێتەوە و گەشەی پێ بدرێت، بنیادنانی کەسێتی بۆ بکرێت کە ئەمانەمان بۆ کرد ئەم تاکە خۆی هەم لە هەمان خاتە مرۆڤسازی بۆ خۆی کراوە و لە هەمان کاتە ژیانسازی ژەکە بەهۆیەوە ئاشتی کۆمەڵاتی و ئاسایشی کۆمەڵاتی دێتەکایەوە. لەبەر ئەوەیە ئێمە ئەگەر نەمانزانی دانایی لە خوێندنی زمانی دایکاچی ئەو کاتەش بە کەیفی خۆمان ئەی گۆڕین زمانی خوێندنەکەی و زمانی فێربوونەکەی بە گەزی خۆمان گەزیەکەی. بۆیە ئەبێ بزانین کە خوێندنی زمانی دایک لە هەموو نەتەوەیەکە پێویستە بە زمانی چی بێت، بە زمانی دایکەکە بێت، واتە زمانی فێربوونی ڕشتەکان ئەبێت بە زمانی چی بێت. بەڵام ئێستا دکتۆرە ئێستا ئێمە کۆمەڵە ناوەندی ئەکادمی زۆرمانەیە ناوەندە زانکۆیەکان، ینی ئیشی ئەمانە چیە بە تایبەتی بەشەکانی زمانە جیاوازەکانیشی تێوە بەشی زمانی کوردی بەشێکی بەرفراوانە. یعنی ئایا ئەمانە تا ئێستا لە ماوەی چەند ساڵە کە حکومڕانی خۆماڵی کوردیە تا چەند ئیشیان بۆ ئەمە کردووە، ئایا بۆ خۆیان نەبوونەتە بەشێک لە دابەشکاری زمانەکان یاخود ونکردنی و شەو زاراوەکان، یا ئەمانە هەوڵی ئەوەیان داوە بەڵام هەوڵەکەیان وەکۆڵە لە وێزەی پرۆسەکە یا پرسەکانە هاتوون کە بتوان چارەسەری بکەن؟ بەڵێ ئێمە من خۆم بە نسبەت ئێمە لە خۆمان لە بەشی کوردی کۆلێجی زمانی زانکۆی سلێمانی لەسەر هەر ئارێشەیە یاخود هەر بڕیارێک درابێت بۆ بەلاوەکیکردنی زمانی دایک، بۆ پشتگوێ خستنی، بۆ بە پیرۆزنەکردنی زمانی دایک هەڵوێستمان هەبووە، یاداشتمان هەبووە، واژۆمان کۆ کردوێتەوە، سەردانی بۆ نمونە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەمان کردووە، لەگەڵ وەزیری پێشووی پەروەردە قسەمان کردووە، هەموو ئەمانە کراوە، کۆنفرانسمان کردووە. ئێمە بە کۆنفرانس ئێمە گرفتەکەمان لێرە لە
حکومدارەتی کوردی ئەوەیە کە لە هەموو دنیاە هەر بڕیارێک لە دەوڵەتداریار حکوومەتێکا دەربچێت لە هەر بوارێکا بێت ئەگەڕنەوە بۆ زانکۆکان لە زانکۆکان ئایا ئەمە چەندێک زانستیە چەندێک لێکەوتەکانی چۆنە هۆکارەکانی چییە بەڵام بەداخەوە لای ئێمە دابراوێک هەیە لە نێوان دەسەڵاتدارێتی و لە زانکۆکانە. بەڵێ سپاس. ئەمە وەستا عەبدولکەریم بە بڕوای تو ئەمەی کە تۆ زۆر جار ڕەخنە لە وشەکانی شەگری لە داڕشنەکان ئەگری تا چەند ئەمە ئەخەیتە ناو قاڵبێکی زانستیوە بۆ زمانی کوردی واتە پارێزگاریکردن لە زمانی کوردی لە ڕووی زانستیەوە بۆی نەفەوتێ وشەکان ون نەبن وشەی بەدیلیان بۆ دروست نەبێت پرسیارەکە ئەوەیە. وڵا کاکە من ئەوەی کە دەیکەم ینی زیاتر دەگەڕێمەوە بۆ زمانی خەڵک من خۆم هیچ شتێک دروست ناکەم لە خۆمەوە هیچ دروست ناکەم پێشم خۆش نییە خەڵک شت دروستکە ئێمە ئەکادیمیای کوردیمان هەیە ئەوە ئەکادیمیای کوردی تایبەتە بە دروستکردنی وشە یا دانانی وشە یا گۆڕینی وشەی عەرەبی هەر زمانێکی کە بۆ زمانی کوردی چی بە چاک بزانێت بەڵام ئێمە من کە ئەوەی دەیکەم دەبینم هەندێک کەس خۆی کردووە بە ئەکادیمی یا هەندێ دەسا هەندێ بە تایبەتی تەلەڤیزیۆنەکان بە ئارزوی خۆیان شت ئەوانەی کە لە تەلەڤیزیۆنەکان ئیش دەکەن کار دەکەن یعنی ئەو زمان زانە نین بە تایبەتی دوای ڕاپەڕین ئەو هەموو تەلەڤیزیۆن و ڕۆژنامە یعنی ئەو کەناڵی ڕاگەاندانەکە کرانەوە بە هەموو بەشەکانیەوە پێویستی بە کادیری زۆر بوو ئەو هەموو کادرەش لە پڕخۆ دروست نابێ خەڵکێکی زۆر خۆی خزاندە نێو کەناڵەکانەوە بە نەک وەکو شارەزانە وەکو زمانزان بەڵکو وەکو فەرمانبەر بۆی موچەکە وەرگێ ئێستا دوای ئەوەی کە لەوێ جێژیر بوو هەندێکیان لێمە بوون بەهێن بە زمانزان و بە ئارزوی خۆیان کەواتە میدیاکانش ڕۆڵیان بینیوە لە تێکدانی زمانی کوردی ئەوە بابەت و تەورێکی سەرەکیەوێ بۆ نمونە مەسەلە تەلەڤیزیۆن هەیە هەموویان بە پەیامنێر و هەمووە بە سەعات لە زیاتی کاتژمێ دەڵێ کاژێر بۆ نمونە دەڵێمەوە گۆڕی وێتی نەشگەڕاوەتەوە بۆ ئەکادیمیای کوردی ئەمە کاری ئەکادیمیای کوردیە کاری کەناڵی تەلەڤیزیۆنی نییە بیکە چەندان وشەی دیکە ئێستا لە بیرم نییە بەڕاستی کە دایان تاشیوە و بەکاری دێنن یان بۆ نمونە ئەو وەکو گوتم زەوا شوکردن و ژن هێنان ئێستا بڕۆ دەڵێ پرۆسەی هاوسەرگیری ئەنجام داوە بۆ لە جیاتی ژنی هێناوە یا شووی کردووە شتێکی تریش هەیە ئەوان لە ڕاگەیاننا ئێمە دوو بەرگەمان هەیە ناوی بکەریە ئیسمی فاعلی کردن کە دەبێتە کەر وەکو نوێژکەر ئیشکەر کارەکەر ئەوان گۆڕی ویانە بە کردویانە بەکار هەر ئەو بەرگەیگا پیشانگا یا جێگا یا ڕێگا ئەوان کورتیان کردویانە بەچی ڕێگە یا پیشانگە یا جێگە بۆ نمونە دەڵێم من وەک لە تقریبەن وا تێ بگەم ساڵی 98 بوو وتارێکم نووسیوە لەسەر ئەو ساژ ئەوە لە هاولێر سەری هەڵدا وتارێکم نووسیوە لەسەری کێشەی زمانی کوردی نێوان کەر و گادا بۆ نمونە ئێستاکە بۆ دەخوێنمەوە گۆران هەر ئەم شعرەی دەڵێ لەسەر ئەو کەرە بەڵام هەرمەنی گەڵای باخ سیسکەر بێزارە لە جووکەی دەنوچی کوردی ڕاوکەری دارستان لە باڵدار پیسکەر جێچینەی لێتەنیم بەدای وردی بزانە گەڵای باخ سیسکەر ڕاوکەر دارستان دارستانی لە باڵدار پیسکەر ئەوانە هەمووی گۆڕاوە بۆتە پیسکار و هەتا ڕاوکەرەکەش گۆڕاوە گۆ بەڕاوچی ئێمە هەمانە یعنی ئەو گۆڕە هەندێک جار کار بەکاردێنی بەڵام نەک هەموو جار هەروەها بنسبەتینەکە بەنسە پیشانگاکە یعنی دەبێت زمانن لە قاڵب بدا دەبێت ئیلا بڵێ پیشانگە کۆتاغی بزوێن بێت من جارێکیان بە یادی بەخێر
مامۆستا مەرام حەمری شەڵماشی کتێبی هینمان تەرجمە دەکرد پەروەردەی کشت و کاڵ پێم گوتم باسی شتێکم باسی هینی کرد باسی هینی تێدا بوو مەشکە دڵێ مەشکە لەم پێستەیە و دوایەوە لەناو سنوو هینی ئەلمنیۆمە بەرمیلی ئەلمنیۆمە و لە شوێنێکە دەڵێ بەرمیلی دار گوتی وەڵام مامۆستا لای ئێمە گوتم لای ئێمە بەرمیلی دار نییە من بەرمیلی دارمان نییە بەرمیلی کە گوت بێ بەرمیل ئەنی بەرمیلی ئاسن گوتی لای ئێمە لە دێکەی ئێمە هەیە پێی دەڵێن نێرە جاو بۆ پێکردین دیژێڕمەوە گوتی پێی دەڵێن نێرە گوتی مەلایەک هەبوو هەر لە گوندەکەی خۆمان دەستی دارتاشی هەبوو نێرەی دروست دەکرد پیان دەگوت مەلا نێرە کرد یعنی نێرە دروست کرد ئەو مەلا نێرەکەرە مەقسەدی گوێ درێژ نییە مەقسەدی مەلا یعنی پیشەکەیەتی نێرە دروستکەرە بەڵام بلای خۆمان بەس دەڕێکی پێشکەشکار جێبەجێکار گۆڵکار جاوە پاش ماوەیەکی کە فەرز دەکرێت بەسەر خەڵکە بەڵێ ئێمە باسی ناوەندە ئەکادیمیاکانیش مەگە ئەی ئەمە ئەگەر ئێستا باسی زمانی کوردی بۆ من ماوەی بەرنامەکەم تەواو بێ لە سەردەمی بێدەوڵەتیدا کورد چۆن ئەتوانێت پارێزگاری لەمە بکات تۆ ئەتوانێت و تا ئێستا ماو لاوازە بێ بەڵام نافەوتێ و بێگومان نافەوتێت تاوکو تەنانە زمانی لەوانەیە لە گوند نشینەکانیش بمێنێ و تێکەڵ بۆ وجود زمانیە نەبێ و نەکەوێنە ژێر کاریگەری هەموو شوێنەکە هەر بەشی کێمێنێ بەڵام ئایا ئەی لە سەردەمی بێدەوڵەتیدا کورد چۆن ئەتوانێت پارێزگاری لەوە بکات کە هەر بە شێوەیەکی گشتی ئەمە بمێنێتەوە کە هەمومان پێ ڕازی بین زمانێکی زانستی خوێندنیش بێتەنانە من دەڵێم ئەگەر مادام کوردەکە خۆی بمێنێ یعنی ئەگەر کورد هەم بمرێ زمانە ئەنجا زمانەکە لەناو دەچێت زمانەکە ناو ناچێت لەبەر ئەوەی کە هەر ئەگەر کەناڵی ئەگەر خوێندنیش خوێندەواریش نەبێ خەڵکە خۆی قسەی خۆی دەکات کوردەکە دەبێنێ بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواو بێگەر شێکت ماوە دەفتەرەکەت لە بەردەم تا کردوێتەوە نمونەی شعرێکی مامۆستا گۆرانت بەس خوێندەوە چیت هە ناوەتەوێ کۆی تەوەری ئەم بەرنامە بووی بڕۆم بۆ کۆتا تەوەربڕۆم لای دکتۆرە شیرە کە لە کەناڵەکان بەغەڵەتی بەکاردێن هێشتم هێناوە بۆ نمونە شاجوان دەڵێ شاجوانی بەن شاجوانی زانکۆی سلێمانی لە زیاتی مەلیکەت الجەمال مەلیکە شایە یان شاژنە شاژنە دوای ئەوە جەمالە جوانیە جوان نییە جوانی جوانی زیاتی شاجوان لە زیاتی شاجوان دێ بڵێ شاژنی جوانی نەک شاجوان چونکە شا مەلیکە مەلیکە نییە دوای ئەوە جوان بە معنای جەمال جەمیل دێ نەک بە معنای جەمال دەلێرە ئەوە خۆ تەرجمەیان کردووە خۆیان نییە بەڵام تەرجمەکە غەڵەت کردووە بۆ نمونە وشەیەکی وشەی لە هەموو کەناڵەکان دەڵێ فشاری خستە سەر فشار فارسیە ئێمە گوشارمان هەیە لە گوشینەوە هاتووە فشردن یعنی گوشین وشە فارسەکە بەکاردێنێ فشارە بەڵام گوشارە کوردەکە بەکاردانێ لە گوشینەوە تێزەختی دەخاتە سەر یا دەڵێ فلان کەس بەسەر چەند کەسێک یەکێکیان گرت و ڕوتیان کردەوە ینی ئەوەی پێی بلیان سند ناڵێن ڕوتیان کردو ڕوتیان کرد ڕوتیان کردەوە ئەنجلەکان لە بەرداکە دوو ڕوت و قوتیان کردەوە ڕوتکردنەوە جیایە و ڕوتکردن جیایە دەبین جاران چێتە و ڕێگر هەبوو لەسەر ڕێگا دەوەستایە چێتێ بڕۆیشتایە ئەوەی پێی بلیان دەستان پارە و هەر شتێکی کە بووە دەڵێ دەیانگوی ڕوتیان کرد نەک ڕوتیان کردەوە گەرەشتی کە هەیە ئێستاکەم دەرفەت نییە کەوا بڵێم بەڵێ سوپاس مامۆستا عەبدولکەریم دکتۆرە شیران ئەگەر شتێکت مابێ لەسەر مەترسیە زانستیەکانی لە ناوچوونی زمانی کوردی ئێمە بە تایبەتی لەسەر ئەو دوو باسە قسەمان کرد بەشێکی پەیوەندی بە جوود زمانی بووە زمانی ترەوە بەشێکشی پەیوەندی بە زمانی ستانداردی کوردیەوە بوو و ماوەی بەرنامەکەش ئەوەندە نیە گینان باسە زۆرە خایەنێ ئەگەر شتێکت مابێت وەکو مامۆستایەکی ئەکادیمی بواری زانستی زمانوە چەند توێژینەوەی شتان هەیە لەسەر داخورانی زمانی کوردی و مەترسی لە ناوچوونی زمانی کوردی و زمانی دایک و پارێزگاریکردنی ئەگەر شتێکت مابێت بەڵێ وەڵاوی گرنگە بڵاوکردنەوەی هۆشیاریە لەلایەن بە تایبەتی کەناڵەکانی ڕاگەاندن کە کاریگەریکی ڕاستەوخوانێ لەسەر تاکەکانی کۆمەلگا لەسەر ئەوەی کە
شێواندنی زمانمان شێواندنی بیر و بیرکردنەوە و ڕابردوو داهاتوشمانە تەرمانە شێواندنی دابوونەریت و کللتور و ڕسەنایەتیمانە بۆیە چندێک بە پیرۆزی سەیری زمانەکەمانکەین چندێک بە بەهاوە ڕێزە زمانەکەمان بگرین ئەوەندە ڕێزمان لە خۆمان و لە ڕابردوو لە نەتەوەکەمان گرتەوە زۆر سپاسانە سپاس بۆ بەڕێژ هەرچەند منوتم کۆتاتەوە بەڵام زۆر جا قسە لەسەرەوەکە خەڵک برسینانەوە بە دوای قوتی ڕۆژانە ئاگەڕێ ئایا ئەمەی ئێوە باسان کرد بە شێوەیەک وا دەرەکە ینی حاڵی زمانیش هیچ حاڵی لە بێنانیەکە خراپتر نییە تا چەند ئەمە گرنگە ینی خەمی بخورێ بۆی زمانەکەمان لە مەترسی فۆتان ڕزگار بکرێت بڵێ زمانەکەمان بوونمانە لەبەرەوە ئێمە چندێک گرنگی بە زمان بێ ئەوەش گرنگی بە بوونمانەیە ئێمە لە سەردەمێکین ئەمانوێت بەرەو بنیاددانەوەی وڵاتەکەمان بچین بنیاددانەوەی وڵات دەکەوێتەوە سەر بنیاددانی کەسێکان بنیاددانی کەسێتی ژەکەوێتەوە سەر برەودان بە زمانی دایکی چەندێک ئێمە برە بە زمانی دایک بین بە دڵنیاییەوە ئەتوان بنیاددانی کەسێتی و دواتریش بنیاددانی نەتەوەکە و نیشتیمانەکەمانی لێوە بە ئەنجام گەین بەڵێ مامۆستا عەبدولکەریم خەمی زمانیش بەقەت خەمی نان قورسە خەمی زمان بەقەت خەمی نان گرانە ئەو گرانترە چونکە کە زمانەکە لە ناوچوونانەکەش نامێنێت ئێمە وەکو دەڵێن ئاسایشی نەتەوەی ئاسایشی ئابووری ئەمە ئاسایشی زمانیشمان بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولکەریم شێخانی نووسەر سپاس بۆ خاتوونی دکتۆر شیلان عومەر توێژەر لە زانستی زماندا سپاسانەکەم ئامادەبوون لە بەرنامەی مەودا بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیە هاتمە کۆتایی مەودای ئەم جارە تا مەودای تر بەخوای گەورەتان دەست پێرم دەمەوێت بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم سوپاسی کتێبخانەی ئەمازۆن کەم کە لێرە ئەم دەرفەتەیان بۆ ڕەخسانین گفتوگویەکی معریفی لەسەر زانستی زمان و مەترسیەکانی لە ناوچوونی بکەین دووبارە کاتێکی خۆش بۆ هەموو.